ئاشتی کۆمەڵایەتی. مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە و ژیانی بێگروپبەندی و ژینگەیەکی دەستەجەمعی مەیسەر نابێت. هەر بۆیە لە سەرەتای هاتنی بۆ سەرزەوی بە کەرەستە زۆر و سەرەتایی و پێداویستیە سادەکانیشی هەوڵی داوە ژیانی لە نزیکی ئەوانی ترەوە ڕێک بخات، بۆیە تا ژیان قەرەباڵغی مرۆیی بەخۆیەوە بینیوە، بیرکردنەوە لە ڕێکخستنی ژیانی مرۆڤەکانیش گەشەی کردووە. هەڵبەت پێکەوە هەڵکردن و پێکەوە ژیان لە نزیکی یەکتریەوە هەروە کارێکی سانان نەبووە. ئەو هەموو جەنگ و خوێنڕێژەی مێژوو بەخۆیەوە بینیوە بەرەنجامی قبوڵ نەکردنی مرۆڤەکانە لە نزیکی یەکتریەوە، بەرەنجامی ئەو ململانێ و بەیەکداچوونەیە کە لەگەڵ هەراشبوونی ژمارەی مرۆڤەکان و پەیداکردنی کەرەسەکانی شەڕ و بەگژداچوونی یەکتری لەسەر دەستکەوتە دونیاییەکان بووە. بۆیە هاوتەری بە پێشکەوتنی دنیا و زیادبوونی ژمارەی مرۆڤەکان دیسانبوونی ئاریشە و گرفت و شەڕ و شۆڕیش تەنگی بە مرۆڤ هەڵچنیوە. ئەمە وای کردووە دەستەواژەی ئاشتی کۆمەڵایەتی ببێت بەیەکێک لەو خواستە گرنگانەی مرۆڤ کە لانیکەم ژیانی سەرزەوی پێ ئارام و مسۆگەر بکات. ئاشتی کۆمەڵایەتی ئەگەرچی لە سەردەمی تازەدا مانە و دەلالەتی نوێی بەخۆیەوە بینیوە، بەڵام لە ئێستادا چونکە ژیان لەو پەڕی پێشکەوتن و پڕبوون و جنجاڵیدایە، چونکە لە ڕووی تەکنۆلۆژیا و ئامێری قڕکردنی مرۆڤەوە پێشکەوتنی بەخۆیەوە بینیوە، چونکە بەهانەی تێکچوونی باری ئارامی ژیان زۆرترە. ئاشتی کۆمەڵایەتی یەکێکە لە پێداویستیە هەرە پێویستیەکانی ئێستای کۆمەڵگای مرۆڤایەتی بە شێوەیەکی گشتی. بەپێی قسەی شارەزایان ئاشتی کۆمەڵایەتی تا هەنووکەش لە کۆمەڵگەی ئێمەدا سەخامگیرە و شتێکی گەورە نییە کە هەڕەشەی سەرەکی بێت لە ئاشتی کۆمەڵایەتی ئێمە جگە لە ئایدۆلۆژیای هێزە سیاسیەکان کە لەسەر قاژکردنی کۆمەڵگا وەستاوە. دەکرێت لە ئێستادا پرسیاری ئەوە بکەین بەڕاستی ئاشتی کۆمەڵایەتی چییە؟ ئاشتی کۆمەڵایەتی ئێمە لە چ دۆخێکدایە؟ ئەی سیاسەت بە شێوەیەکی گشتی چ کاریگەریەکی لەسەر تەبایی و ئاشتی کۆمەڵایەتی ئێمە هەیە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، دیارە ئەمە چەمکێکی فراوانە بەو واتایە دێت لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە کە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا لە کاتێکا کەوا لە شوێنێکە ئەژین هەموو پێکەوە ژیان دۆز بن و هەروەها ئەو کێشە و ناڕەحەتیانەی کەوا دروستە بێت وەلای بنێن و هەر شتێکەوە ئەبێتە هۆکاری لێکترازان لە نێوان هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا ڕێ لەوانە بگیرێت. جا چین و توێژی کۆمەڵگاش زۆرن، لە ئاستی تەمەنەکانی ئینساندا جیاوازن، لە ئاستی چینە ڕۆشنبیریەکاندا کاتێک ئەبینین کەسانێکن لە کۆمەڵگەدا مامۆسای ئاینین یا وەخود ڕۆژنامەنووسن یا چالاکی بواری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنین یا بواری ئافرەتان و ژنانن، ئەمانە کە لەم کۆمەڵگا پێکەوە ئەژین حەقوا لێک تێگەیشتن هەبێت. جا ئاشتی کۆمەڵایەتی ئەوەیە کە هەموو ئەم چین و توێژانە خزمەتی ئەوە بکەن کە چی کۆمەڵگا بەختەوەرەکە، چی کۆمەڵگا خۆشبەختەکە و ئەو شتانەی کە زەرەر لەوە ئەدا لەوانە خۆیان بپارێزن. تۆگەرێمە تەماشای قورئانی پیرۆزکەن، قورئان بەگشتی لە سێ میحوەری گرنگە قسە ئەکا. لایەنێکیان بواری عەقیدە و باوەڕە، لایەنێکیان بواری قەسەس و بەسەرهاتی ئەو پێغەمبەرانەیە کە خوای گەورە باسیەکات، لایەنێکیان بواری بابەتی ئەخلاقیاتە، ئەوەی کە ژیانی ڕۆژانەی خەڵکە. جا پێغەمبەر صلی الله علیه و سلم کە خۆی کانە خولقه القورآن گە تەماشایکەی لە مجتەمەعی مەککەدا لە پاشان لە مەدینەدا لەناو خەڵکانێکە ئاژی کە موشریکی تایە، کەسانێکی تایە بێباوەڕن، کەسانێکی تایە چەند قەبیلێکی تایە کە جوولەکەن، کەسانی منافقی تایە، کەسانی ئیمانداری تایە. پێغەمبەر صلی الله علیه و سلم پەیماننامەیەک ئەنووسێتەوە بۆی کە ئەمانە هەمووی بە ئاشتی بژین، شەڕ دروست نەبێ. حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم پەیماننامەیان لەگەڵ ئەکا ئەگەر شەڕێک ڕوویدا، ئاژاوەیەک ڕوویدا، کێشەیەک ڕوویدا، چۆن بە هەمویان دەستبار بۆ یەکتر بگرن کە کۆتایی بەو کێشە بهێنن و ئەو کێشەیە تەشەنە نەکات. جا ئەمە زۆر گرنگە کەوا کۆمەڵگای ئێمەش کۆمەڵگەی کوردەواری زۆر پێویستی بەمە هەیە کە بەڕاستی هەموو لایەنێک و هەموو چین و توێژێک لێک تێگەیشتن هەبێ بەو معنایەی کە هەموویان بزانن چی خزمەتی کۆمەڵگە ئەکا لە هەموو ئاستێک، لە هەموو توانایەک. کەسێک کە بەرپرسە لە وڵاتێکە، کەسێکەوە لە ئاستێکی خواردترایە تا هەموو چین و توێژەکان بۆ ئەوەی کەوا لێکترازان و بەرێکەوتن ئەوەنە دروست نەبێت کەوای لێبێت چین و توێژەکان لە یەکتر دوور بکەونە، وای لێبێت
زۆرینەی قسەی خەڵک بەرنامەی خەڵک لەسەر ئەو شتانە بێکەوە ناڕەحەتیە کێشەیە کۆسبێکەکەوە لە نێو کۆمەڵگەدا دروست دەبێت. ئاشتی کۆمەڵاتی بەڕای من بریتیە لە ئەو سەقامی گیری کە لە نێوان تان و پۆی کۆمەلگایە هەیە. بەشێکی زۆری تەرکیز دەکاتە سەر پاراستنی ئەمنیەت یا پاراستنی سکیورەتی کۆمەلگا، پاراستنی ئەمنیەتی تاک، سەلامەتی تاک، پاراستنی کۆی کۆمەلگا و گروپ و تاکەکانی کۆمەلگا. بەشێکشی تەرکیز دەکاتە سەر ئابوووریەکی سەقامگیر و لاکەی تریشی تەرکیز دەکاتە سەر یا لەسەر ئەو پەیوەندیانە ئەوەستەیە کە لە نێوان پارتە سیاسیەکان و لایەنە سیاسیەکانی بەڕێوەبەر و ڕێخەر و حاکمی ئیدارەدانی ئەو کۆمەڵگایە بەڕێوابن. پێم وایە لە مێژووە ئەوەی کورد بینیوێتی بەشێکی هەرە زۆری ڕاگررتنی ئاسایشی کۆمەڵایەتی و ئاشتی کۆمەڵایەتی لەسەر خودی تاک و تا ڕادەیەکیش لەسەر ئەو گروپە کۆمەڵایەتیانە وەستاوە کە بە جوهودی خۆیان بە توانای خۆیان هەوڵیان داوە جۆرێک لە جۆر لەو سەقامگیریانە دروست بکەن. ئەژینا لە مێژووە هەموو ئەو حاکمانە هەموو ئەو دەوڵەتانی کە حکمی کوردستان و کوردیان کردووە لە ناوچەکەیە هەموو کاتێک تاکە هەوڵیان بۆ تێکدانی سەقامگیری کۆمەڵایەتی ئاشتی کۆمەڵایەتی بووە و لەوێوە کاریان لەسەر تاک و لەسەر ئاین و لەسەر مەزهب و لەسەر بیری سیاسی و تەنان لەسەر ڕشتی کۆمەلگاش کردووە. ئاشتی کۆمەڵایەتی دەستەواژێکی شمولی گشتیە، پرۆسی لێک تێگەیشتن و هەڵکردنێکی پێکەوەیە دەکرێت لەسەر ئاستی تاک و خێزان و دەشکێت لەسەر ئاستی سیاسەتی گشتیان سیاسی بینی ئەحزاب و یان ئەو گروپ و ڕێکخراوانی کە وڵات بەڕێوەبەر بکرێت. بۆ دەڵێن دەستەواژێکی شمولیە یان گشتیە لەبرەوەی هەموو چەمکەکانی لە ئاشتی کۆمەڵایەتیە، هەموو چەمکەکانی دیموکراسی پێکەوەی لێک تێگەیشتن حسابکردن بۆ تایبەتمەندی شخصی لەناو ئەم پرۆسا بوونی هەیە. بۆ زۆر جار ئەو کەسانی کە کار لەسەر ئاشتی کۆمەڵایەتی دەکەن هەمیشەوەکو دەستەواژێکی شمولی ناوی دەبن و لەگەڵ ئەوەی کە لێک پێکەوە هەڵکردن و لێک تێگەیشتنیشی تێدایە دەکرێت لە بینی دوو تاکاوە، دەکرێت لە بینی دوو بنەماڵە و خێزانەوە، دەکرێت لە بینی دوو ئەحزابە و دەکرێت لە بینی هەموو بەشەکانی بەڕێوەبردننی وڵاتیش ئەم ئاشتی کۆمەڵایەتە وجودی بێت. بۆیە زێر جار دەتوانین بڵین دەستەواژێکی شمولیوە بەگشتی ئاماژەی بۆ بکرێت. ئاشتی کۆمەڵایەتی وەکو چەمکێک کە لە کۆمەڵناسیە زۆر تیشکی ئەخینە سەر بریتە لە بەرقەراربوونی ئارامی لەگەڵ ئاسایش تاکە کەس لە چوارچێوەی تاکەکان یا لە چوارچێوەی خێزانە لە بەرامبەرەوە وەکو تەواوکەری ئەو بەرقەراربوونی یا جێگیربوونی ئۆقرەی کۆمەڵایەتی لەگەڵ ئاشتی کۆمەڵایەتی لەگەڵ ئاسایشی گروپەکان کە پێکەنەری کۆمەلگان. ئاشتی کۆمەڵایەتی زۆر جار کە ئێمە باسیەکەین چەسپاندنی بەها کۆمەڵایەتیەکانە، ئەو بەها کۆمەڵایەتیانەی کە ڕاستەوخۆ گرێدراون بە چەمکی ئاشتی کۆمەڵایەتیەوە. ئەو بەها کۆمەڵایەتیانی کە ئاشتی کۆمەڵایەتیمان بۆ بەرجەستەکەن پێکەوە ژیانە، قبولکردنی یەکترە، دادپەروەریە، یەکسانیە لە گەشتن بە مافەکان و لە دابەشبوونی ئەرکەکانە، هەروەها لە چوارچێوەی کۆمەلگاشە هاوکاریە هاوبەندیە کە لە ڕووی کۆمەڵایەتی و پرۆسە کۆمەڵایەتیەکانن کە یارمەتی دەرن یان بەیەکی لە هەنگاوەکان دانرێ بەرە و هەنگاونان بۆ بەرجەستەوەی ئاشتی کۆمەڵایەتی لە چوارچێوەی هەر کۆمەلگایەکی خۆجیەیە لۆکاڵیە کە ئێمە مەبەستمان بێت دراسی ئاشتی کۆمەڵایەتی بکەین. ئاشتی کۆمەڵایەتی بریتە لە پێکەوەژیانێکی ئاشتیانی نێوان گروپەکان نێوان تاکەکانی کۆمەلگا کاتوانن ئەمانە لێک تێگەیشتنێکی هاوبەشە بێ لە بینیانە. ئەکری ئاشتی کۆمەڵایەتی لەناو کۆمەلگایەکە دروست بێ ئەگەر بێت و ئەمانە کۆمەڵی مەبادی عامیان هەبێت لەسەری ڕێکەوەن، چونکە ئەگەر کۆمەڵی مەبادی عام نەبێت لەسەری ڕێکەوەن تاکەکان یاخود گروپەکان لەسەری ڕێکەوەن ناتوان ئاشتی کۆمەڵایەتی جێگیر بێت. چونکە ئاشتی کۆمەڵایەتی بۆ خۆی کۆمەڵی فاکتەری یاخود کۆمەڵی هۆکاریە کە ئەتوانێت دروست بێ لە هەموو کۆمەلگایەکە ناتوانێت ئاشتی دروست بێ، ئاشتی بەرهەم بێن لە ڕێی کۆمەڵایەتیەوە ئەگەر بێت و تاکەکان هۆشیاریکی ئەوەیان نەبێ بەرامبەر بە بۆ پەیوەندی کۆمەڵایەتی یاخود بۆ پەیوەندی گروپی کە لە نێوان یەکتریایی بەسن، چونکە هەر یەکە بۆ ئێمە کاتێک کە دینە ناو کۆمەلگاوە کۆمەڵی بەرژەوەندی و کۆمەڵێشتی تایبەتی خۆمانەوە ئەبێ ئەم بەرژەوەندیە جارێکی تر یەکانگیر بکرێتەوە لەگەڵ بەرژەوەندی گشتیە، چونکە دواتر بڵێ ناو کۆمەلگا تەنها بەرژەوەندی تاکیمان نییە کە منێک ئەبەستێ بە تۆ یاخود گروپی ئەبەستێ بە گروپێکی ترەوە، دوجار لە نێو هەموو بەرژەوەندەکان شتێکی ترێ پێوتێ بەرژەوەندی گشتی. ئەگەر تاکەکان توانیان باڵانسێک لە بینی بەرژەوەندی تاکی و بەرژەوەندی گشتیا بپارێزن واتوان ئاشتی کۆمەڵایەتیش ببرێن. بۆیە ئاشتی کۆمەڵایەتی پێوەستە بەو هۆشیاری تاک و بەرامبەر بەرژەوەندی گشتی خۆی و بەرژەوەندی تاکەکانیش. تەڵەن مامۆسایانی ئاینی لە زۆر بواردا کە قسە ئەکەن ئەتوانین بڵین ڕۆژانە و هەفتانە بە گوێرەی ئەو بوارانەی کە ئەکرێ قسەی تیا بکرێت، بەتایبەت لە وتاری جمعەکانە کە هەموو چین و توێژێک تێیدا ئامادە ئەبێت
هەمیشە وتاری مامۆستایانی ئاینی بۆ ئاشتی و پێکەوە ژیان و برایەتی و خۆشەویستی نێوان هەموو تاکەکانی نێو کۆمەلگا بووە. شاعیرەکانمە ڕەحمەتی خوان لێبێت کە مامۆستای میحراب و مزگەوتەکان بوون، ئەوان هەمیشە بە شعرە جوانەکانیان چۆن ئامۆژگاری خەڵکییان کردو. ئێمەش هەمیشە داومانە بەگوێی خەڵکیدا کە ئەی فەرموو ئەمن تۆم نەوێ تۆ منن نەوێ دوژمن ئەمانخوا کاممانی بوێ، ئەگەر خێزانی لە ناوخۆ دژبێ هەموو کەس بۆ ئەو ئەتوانێت دز بێ. جا مامۆستانیش بەڕاستی لە گشت ئاست و بوارەکاندا هەر حەدەسێکەوا دێتە پێشەوە و هەر باس و خواسێکی گەرم کە لەو هەفتەیەدا یان لەو ڕۆژەیان نەدا هەبێ مامۆسایانی ئاینی بەعام تشی ئەخەنە سەر و گفتوگۆی لەسەرەکەن و هانی خەڵکی ئەدەن بۆ ئەوەی کە ئێمە چۆن بتوانین خزمەتی ئەم کۆمەڵگەی خۆمان بکەین کە ڕەنگە یعنی دەستێک هەبێت یان بەرنمەیەک هەبێ کە ببێ ئەم کێشانە لە نێو کۆمەڵگەدا زیاتر پەرە پێبات. بەڵام مامۆسایانی ئانی لەو بوارانەوە یا لە بواری شەکرا و خواردنەوەدا یا لە بواری قسەکردن لە هەر بۆنەیەکە کەەوە مامۆستایانی ئاینی دانیشن لە شوێنەکە خەڵکی گوێیان لێ ئەگرێت ئەوان ئامۆژگاری خەڵکی ئەەکەن بەوەی کە هەمیشە تەبابن برابن و کێشەکان وەلا بنێن و ئەوەی کە برایەتی و خۆشەویستی بەهێز و تونند و تۆڵەکە ئەوان دەست بەوانەوە بگرن. مامۆستایانی ئاینی ڕۆڵی تایبەتیان هەیە لە نێو کۆمەڵگەدا، خەڵکی هەموو چین و تۆژەکان گوێیان لێگرن. جاری وهەیە حەدەسێ زۆر گەرم لە وڵاتە کاتێکە ڕوئەدا بەرپرسانی وڵات لە هەموو ئەو ڕووداوەنەدا مامۆستایانی ئاینی کۆکەنەوە بە تایبەت لە ڕۆژێک پێش جمعەدا داواکەن لە مامۆستایانی ئاینی کە خەڵکی هێور بکەنەوە و خەڵکی وا لێ بکەن کە لە کاتی ناڕەحەتەکانەدان بەخۆیان نابگرن و هەمیشە ئەو ڕۆڵەی مامۆستایانش لە لای هەموو کەسێک لە بەرچاو گیراوە کە توانیوێنە بەڕاستی بە وتەکانن کاریگەریان لەسەر هەموو کەسێکە بێ. من پێم وایە ئاشتی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان لە ناو کوردستان هەیە، بەڵێ هەیە، بەڵام ئاشتی کۆمەڵایەتی لەژێر خەتەرایە، لەژێر بارێکی ترسناکایە، چونکە پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکانی ئەم وڵاتە پەیوەندیکی ناسەقامگیرە، هەمیشە وەکو زەبزەبە یاریەکە، ڕۆژێک پەیوەندیکی تونتۆڵە، ڕۆژێک پەیوەندیکی تەواو گرژە، ڕۆژێکیش پەیوەندیەکە گرژە بە شێوازێکی سیاسی، ڕۆژێک گرجە بە شێوازێکی عسکەری کە خەتەری هەرگیزانی شەڕ زۆر کات دروستە بێ. هەندێک جار ئەم خەتەریاتە کەوتە خەتەریەتی ناوچەگەرێتی زەقەکرێتەوە، ناوچەگەرێتی تون دەکرێتەوە و زۆر جاریش هەوڵ ئەدرێ کە تەنان لایانی مەزهەبی و پەیوەندیەکانی پەیوەندی کۆمەڵایەتیەکانی بە ئاشتی کۆمەڵایەتی ئێمە تێک بن. لە هەمان کاتیش لەبەر ئەوەی هەرێمی کوردستان لە بارێکی ئارامی وەکو ئەمنێتی باشە، بەڵام لە بارێکی ئابووری خراپەیە. ئەم بارە ئابووری خراپە زۆر کات کاریگەری دروست کردوە یا هەوڵی داوە کاریگەری دروست بکات لەسەر سەقامگیری کۆمەڵایەتی، لەسەر ئاشتی کۆمەڵایەتی. بۆیە من پێم وایە و بڕواشم وایە کە خۆگری کۆمەڵگەی کوردی یا خۆڕاگری کۆمەڵگەی کوردی و ئەو بنەمایی کە ئەم کۆمەلگایە هەیبووە بە فترەت لە مێژووە بووی ماوەتەوە کە خۆی گرتووە بەرامبەر هەموو سیاسەتە دژەکانی تێکدان بۆ تێکدانی ئاسایشی کۆمەڵایەتی ئەو بنەمایەیە کە ئێستا خۆی گرتووە و نەیهێشتووە هیچ جێکی لەو شەپۆلە بڵین حساسیەتە سیاسیانە، شەڕە سیاسیانە و تەنانەت شەڕە عەسکەریانی نێوان پارتە سیاسیەکانی کوردستان و ئەم بارودۆخە ئابووریەش نەیهێشتووە تەنانەت ئەو بنەما ئاشتی کۆمەڵایەتی تێک بە. بەڵام من دڵنیام کە لە ئێستاشا تا ئەم حەدەش ئاسایشی یا بڵێ ئاشتی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان لەژێر خەتەرایە. بەڵام ئەتوانین بڵێن شتێکی نسبی و ڕێژەیە بۆ چکم دەکرێت بڵێن لە بینی بنەماڵەکانە هەبێت، دەکرێت بڵێن لە بینی هەنێک خێزانە جێبەجێ بکە، بەڵام بچین سەر ئاستە سیاسیە گشتێکە دەکرێت بەپی بارودۆخەکان گۆڕانکاری بەسەر هاتبێ. ئەمەش دەگرێتەوە بۆ سیاست و ئایدۆلۆژی هەرێکی لەو حزبانە یان هەرێکی لەو گروپ ڕێکخراوانە کە دەبینین زۆر جار مع الأسف ئەم قسەیەکەین ئاشتی کۆمەڵایەتی دەبەستنەوە بە مەساڵحی تایبەتی گروپێکی دیاریکراوی خۆیان بۆی لەسەر ئەو بنەمایە دێن ئاشتی کۆمەڵایەتی دەکەن، نەک لەسەر بنەمای بەرژەوەندی گشتی. چکم یەکێک لە بنەماکانی ئاشتی کۆمەڵایەتی کە لە دنیادا دەکرێت بەرژەوەندی گشتی وڵاتیان بەرژەوەندی گشتی کۆمەلگایە. بەڵام لێرە ئەگەر کرابێتیش ئاشتی کۆمەڵایەتی دەبینین لەسەر بەرژەوەندی گشتی حزبی بووە نەک لەسەر بەرژەوەندی گشتی کۆمەڵایەتی. ئەمەیە لێرە مشکلەکان کە زۆر جار ئاشتی کۆمەڵایەتی هیچ بەها و قیمەتێکی نامێنێ، نەک وەکو خۆی وەکو ئەوەی لای ئێمە دەبینین زۆر جار ئاشتی کۆمەڵایەتی بە لێدوانی بەرپرسێک، بە لێدوانی وەزیرێک، بە لێدوانی بە سەرکردەیەک، بە لێدوانی کەسێک دەکەوێتە مەترسیەوە یان قیمەتی نامێنێ. مەسەلەکەەوە نیە کە ئاشتی کۆمەڵایەتی خۆی پرۆسێکی لاوازە، نەخێر ئاشتی بەڕەسەلەکەوەیەکە لە ئەساسا ئەوەی کە دەکرێت ئاشتی کۆمەڵایەتی نییە، بەڵکو ئاشتی کۆمەڵایەتی ئەوەیە کە لەسەر ئامانجی بەرژەوەندی گشتی
بنیاد بندرێ بەڵام ئەوی کە دەبینی زۆر جار لێرە و لەوێ دەکرێت و دواتر هەڵدەوەشێتەوە دەکرێت و حسابی بۆ ناکرێ دەکرێت و پێشێ لەکرێ ئەوەیە کە لەسەر بەژنەوەندی دوو حزبیان دوو گروپیان چەند حزبێکیان زیاتر با بڵێن هەڵدەستن چەند خاڵێک دادەنێن کە زۆربەی زۆری خاڵەکان بەژنەوەندی حزبی و دابشکاری تێدایە نەک بەژنەوەندی کۆمەلگا بۆیە دەبینین یان با باشتر بڵێن ئەگە سەرێکی کۆمەلگای ئێمە بکەین لە دەر زەمان و ئاشتی کۆمەڵایەتی خۆی وەکو پشتێکی سروشتی لە نێو خێزانەکانە وجودی هەبووە زۆر جا بۆ نمونە دوو بنەماڵش تووشی کێشە دەبن بە بخوان بە لێک تێگەیشتن و بە دانیشتن و بە کێشاشت کۆمەڵایەتی دروستە بێ بەڵام کاتێک دەچینە جنگەکانی سەرەوە لەبەر ئەوەی کە بەژەوەندەکان ئەچنە بەژەوەندی شخصی و بەژەوەندی تایبەتی ئیتر ئاشتی کۆمەڵایەتیش قیمەتێکی نامێنێ لای ئەوان بۆیە دەبینین بڵێن ئەگەر وەکو شێوە سەریکەین دەکرێت بە پێی قۆناغێک هەبێت بۆ شتێکی دیاری کراو بەڵام وەکو ئاشتی کۆمەڵایەتی بە شێوەیەکی شمولیەکەی کە ئاماژەمان پێدا لە کۆمەلگای کوردەواریە لە ماوەی ئەم 25 ساڵی کە کورد خۆی حکومی خۆی کردووە لە کوردستانە ئەگەر چاوێکی مێژویانی پیا بگێڕینەوە دەبینین کە ئاشتی کۆمەڵایەتی وەکو پرۆسە وەک پرۆسە نەبووە بەڵام وەکو بەژەوەندی وەکو قۆناغێک لە دوای شەڕێکی براکوژی دوو حزب کردیانە لە دوای پێکەوەنە ژیان لە شوێنەکە دوو حزب کردیانە دوو گروپ ئەینا وەکو چەمک و وەکو پرۆسە لە کوردستانە ئاشتی کۆمەڵایەتی لەسەر ئاستی ئەحزاب قسە ئەەکەین لەسەر ئاستی دەسەڵات قسە ئەەکەین نەبووە یان زۆر بەکەمی هەبوو بەڵام ئەگە دابەزینە خوارەوە بەسەر ئاستی خێزان نا هەر ئاشتی کۆمەڵایەتی بەشێک بووە لە سروشتی کۆمەلگای کوردەواری خۆی هەر لە سیرکەن بگەڕێنەوە مێژوو ئاشتی کۆمەڵایەتی لە نێوان خێزانەکان و کۆمەڵاکان و عەشرەتەکان ومانە خۆی وجودی هەبووە واتە وەکو خۆڕستێک لە ناو کۆمەلگایە هەبووە بەڵام وەکو پرۆسە لە ناو چەمکی دەسەڵات و لە ناو بەرپرسانی حزبی و بەرپرسانی بەڕێوەبردننی وڵاتە تا ڕادەیەکی زۆر چەمکی ئاشتەوایی کۆمەڵایەتی وەکو خۆی نەبووە یان کاری بۆ نەکراوە هەموو کۆمەلگایەک ڕێژەیەک یان نیسبەیەک لە ئاشتی کۆمەڵایەتی تایە ئەمە ئاشتی کۆمەڵایەتیە لە کاتێکەوە بە کاتێکی تر لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر مقاوماتی بەردەستەبوونی ئاشتی کۆمەڵایەتێکە ئەگۆڕێەوە هەروە ئەو هەلومەرجە سیاسیە کۆمەڵایەتیەی کولتوریەکەش کە کۆمەلگا پێایەتە پەڕێبێ ئەتوانێت بۆمان دیاریکە ئاشتی کۆمەڵایەتی وەزعی چۆنە لەم کۆمەلگایە کۆمەلگای کوردی بەوەی کە خۆی لە ئەسڵە لە ڕووی پێکاتەوە پێکاتێکی عشایری هەیە و خێزانی ژیەکەی سەرەکی پێکێنەری پێکاتە کۆمەڵایەتەکەیەتی لەبەرەوە تەنها هەلومەرجە کۆمەلگایەکە بەرپرس نییە لە بەرقەراربوونی ئاشتی کۆمەڵایەتی خێزانەکانیش کاریگەری تەواویان هەیە و ڕۆڵیان هەیە لە بەرجەستەبوونی ئاشتی کۆمەڵایەتی بۆ یاڵێن هەروکو کۆمەلگاکانی تری چواردەورمان ئێمەش خاوەنی ئاستێکی مەقبولین لە ئاشتی کۆمەڵایەتی کە هەلومەرجی سیاسی کاریگەری هەیە بۆی و هەروەها هەلومەرجە ئابووری و کولتوریەکەش کە بەهاکانەگرێتەوە ئەمانش خۆیان بۆ خۆیان کاریگەریان هەیە لەسەر بەرزبوونەوەی ئاستی ئەگەر بە ئاست قیاسی بکەین ئاشتی کۆمەڵایەتی یان کەمبوونەوە یان نزمبوونەوەی ئاشتی کۆمەڵایەتی بۆ چکە ئاشتی کۆمەڵایەتی یەکێکە لە بەرپرسیارەتەکانی دەسەڵاتی خۆجێیش دەسەڵاتی سیاسی و ئیداری لە هەر شوێنەکە کە فراهەمکردنی ئاشتی کۆمەڵایەتی یەکێکە لە مافەکانی هاوڵاتی لەسەر دەسەڵاتە خۆجێیەکان ئیداری بنیا سیاسی ئاشتی کۆمەڵایەتی لە کۆمەلگای ئێمە تا ئێستا بە حکمی کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی جێگیر نییە لە قۆناغی گواستنەوەدایە بۆیە تا کۆمەلگا نەکاتە کەنارێکی ئارام ناتوانێت ئاشتی کۆمەڵایەتی بۆ خۆی بەرهەم بێنێت چونکە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ کۆی ئەو تیۆرانی کە باز لە پەیمانی کۆمەڵایەتیەکە و تیۆرانی کە هۆبز و جان ژاک ڕۆسۆ و جۆن لۆک کۆمانە باسیەکەن ئەبێ شتێک هەبێ مەبدە ئێگە بە کامانە کۆ بکاتەوە بۆی بە پێکەوە ژیانێکی ئاشتیانە نێوخۆیان بچین بۆ نە کاتێک هۆبز کە باز لەو ترسە کۆمەڵایەتیەکە کاتێک کە هەمویان کۆ کاتەوە کە بۆی کۆمەلگای مرۆڤایەتی دروستکەن جارێتتر یاخود بڵێن دەوڵەت دروستکەن ئەمانە بۆ خۆی ئەگەر تەرجمەیەکی نەسەر واقع ئەگەر تەرجمەیەکی نەسەر واقعی کۆمەلگای کوردیە بینین لای ئێمەش ئەکرێ بیر لەوە بکەینەوە مەبادیەکی عام دروستکەین یاخۆ شتێک دروستکەین لە خەیاڵی خۆمانە لە بیرکردنەوەی خۆمانە شتێک دروستکەین بۆ ئێمە بتوانین ئاشتی کۆمەڵایەتی دروستکەین ئەگەر سەیرێکی لە ئێستا لەناو کۆمەلگای ئێمەیە باشترین شر باشترین دەرفەت بۆی ئاشتی کۆمەڵایەتی بچەسپێنین دروستبوونی دەوڵەتی کوردیە هەمان ئەو شتەیە کە هۆبز و جۆن لۆک ئەوان باسیەکەن بەڵام ئەوان بە شێوەیەکی تر ئەگەر ئەمە تەرجمەکەین سەر واقع ئێمەش هەمان ترسمان هەیە ئەبێ ئەو ترسە گشتیە کۆمان کاتەوە بۆی ئێمە ئەو ترسە گشتیە کۆمان کاتەوە و ئاشتی کۆمەڵایەتی دروستکەین بۆ ئەوی بتوانین کیانێکی سەربەخۆ بۆ خۆمان دروستکەین چونکە ئەگەر ئەم ترسە نەبێ و ئەگەر ئەم ترسە کۆمان نەکاتەوە جارێکتر سیرێکی لە زیاتری ئاشتی کۆمەڵایەتی دروست بێ لە احترازانی کۆمەڵایەتی دروست بێ و لەم کاتەشدا ئەو شتێک کە تۆ هەدەفێک بۆی بووە کە چەند ساڵە بەتەمایی بۆی کە بگەی پێی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی سیاسی لە ڕووی نەتەوەیی و لە دەستی بۆیە دوجار ئەبێ ئێمە وا بۆ شێوەی بیرکەینەوە لە نێوان ئەحسابەکان لە نێوان گروپەکان لە نێوان تاکەکانە بۆ شێوە بیرکەینەوە کە بین ئەم ترسی هۆبز تەرجمەکەینە سەر واقعی کۆمەلگای کوردی چۆنەوان ترس
کۆمەلگای دروستکە دەوڵەتی دروستکە مش ترسێکی ترسی لە دەستدانی ئەم چیانەمانەیە ترسێکمانی ترسی لە دەستدانی بۆ من دروستبوونی دەوڵەتی کوردیمانەیە ئەبێ ئەم ترسە کۆمان کاتەوە جایتر ئەگەر کۆمان نەکاتەوە دواتر لە اعترازانی کۆمەڵایەتی چاوەڕێمان نەکات ئەو لێکترازانانە یا ئەو دوورکەوتنەوانە کە جاری وهە لە نێو کۆمەلگەدا لە نێو تاکەکاندا یا لە نێوان بڵێن حیزب و لایەنەکاندا دروست دەبێت بەڕاستی لێکتێ نەگەیشتن ئەمە هۆکارێکی گەورەیە ئێمە هەمیشە بۆ ئەوەی کەوا لێکتێگەیشتنمان هەبێ تەفاهممان هەبێ پێویستە هەموو لایەک دابنیشین بەیەکەوە گفتوگۆ بکەین حیوار بکەین بۆی کەوا لە یەکتر تێبگەین ئەمجا وان نەکەین کە ئەو لەبەر ئەوەی فڵانە لایەنە ئەمیش لایەنێکی ترە ئەمە وا لە خەڵکی حاڵی بکەین ئەمە نەبێتە هۆکارێک بۆ دوژمنایەتی لە نێوان بۆ منە ئەندامانی خێزانێک یا خزمان و کەسوکارێک لەبەر ئەو فڵانە لایەنە ئەو لایەنێکی ترە بەرەبەرەکانەی یەکتر بکەن یا یەکتریان خۆش نەوێ یا ئەگەر ئەو لایەنە لەگەڵ ئەو لایەنەدا ڕێک بوو ئەوانیش ڕێک بن ئەگەر ئەوان دوور کەوتنەوە خزمەتیش دوورکەوێتەوە برایەتی و کەسایەتیش دوورکەوێتەوە خەڵکی نابێ خۆشەویستیان برایەتیان تەبایان لەسەر ئەوە بێت بەڵکو ئێمە جارێ وەکو میلەتێک خوای گەورە ناوێکی گشتگیری لێ ناوێنە فەرمی هو سەماکم المسلمین خوای گەورە هەمومانی ناو مسلمان ئەمجا الحەمدە ئێمە میلەتێکین هەمومان زوبانێکمان هەیە کە بە کوردی قسە ئەەکەین ولا یەکتر حاڵی ئەبین زۆر گرنگەکەوە ئێمە بەڕاستی هەموو لایەکمان خەمخۆری ئەم وڵاتەی خۆمان بین لە کاتێکە هەست دەکەین لە دەوروبەری خۆمانە بەڕاستی هیچ کەسێ دۆستی ئێمە نییە خەمخۆری ئێمە نییە دەبێ ئێمە خۆمان خەمخۆری یەکتر بین تەبابین لە نێو یەکتریدا برایەتی نێوان خۆمان یەکتر بپارێزین کاتێک کێشەیە دروست دەبێ گوێ لە پیاو عەقڵەکان بگرین گوێ لە زانا و پێشەوەکانمان بگرین بۆ ئەوەی کە بکەونە نێوان لایەنەکان یا هەر کەسێک چۆن جاروای تەماشاکەی لە سوڵحێکە لە شوێنێکە جاروە شتێک گەورە ڕوو ئەدا بەڵام چەند مامۆستایەکی بەدە قسەی تیاکەن کێشەکە ئەکوژێتەوە ئاگرەکە ئەکوژێتەوە و وانژ الحەمدە ئەگەنەیەک و کۆتایی بە کێشە و ناڕەحەتیەکە دێت بە حکمی ئەو پێگەی وەکو عەرزم کردی مامۆستایانی ئاینی هەیانە ئەمجا ئەو خەڵکەی ئێمە الحەمدە گۆڕایە لە بۆ خوای گەورە سوبحانەهو وتەعالە بە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و یەکێک لەو کارە گرنگانش کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ڕۆژێک بە هەواڵە بەڕێزەکانی فەرموو ئایا هەواڵتان بدەمێ بەوەی کە گەورەترە چاکترە لە نوێش و لە زەکات و لە کارە خێر و چاکەکان هاوڵان فەرموویان بەڵێ فەرمووی ئیسلاح ذات البەین ئەوەی کە نێوان خەڵکی چاکن ئاشتی دروستکەن لە نێو خەڵکیدا شەڕ و ناکۆکی وەلانێن و خۆتان بپارێزن لەوەی کە نێوان دوو کەس یان نێوان دوو لایەن یان نێوان دوو خێزان ئەوە تێکبن پێغەمبەر صلی الله علیه و سلم هی الحالقە ئەوە تاشەرە ئەفەرمێ ناڵێم مو ئەتاشێ بەڵکو ئەوە ئیمانە تاشێ باوەڕ ئەتاشێ وەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی چاکخستنی نێوان خەڵکی و سڵح و ئاشتەوایی کارێکی زۆر گەورەی خۆشەویستە لای خوای پەروەردگار تەبارەکە و تەعالە خۆی ئەگەر بگەڕێنەوە بۆ ئاسڵ لەبێ ئایدۆلۆژیای پارتە سیاسیەکان لە هەرێمی کوردستان یا ئایدۆلۆژیای پارتە سیاسیەکان لە ناو کۆمەڵگە ئەبێ بنەمای سەرەکی لەسەرەوە بۆ سێکە چۆن ئاسایشی کۆمەڵایەتیە پارێزێ ئەمە ئەسڵە بەڵام ئایا پارتە سیاسیەکان کارن بۆمە کردوم پێم وایە ئەوەندەی لە ئێستا پارتە سیاسیەکان کار لەسەر دۆزینەوەی نقاتی خلافی یەکتریەکەن کار لەسەر دۆزینەوەی خاڵە دژەکان لە نێوانیان ناکەن ئەوەندە کار لەسەر دۆزینەوەی خاڵە هاوبەشەکانی نێوان یەکتری ناکەن بۆیە ئەمە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی دروستبوونی نائارامی یان ناسەقامگیری لە ئاسایشی کۆمەڵایەتی من پێم وایە کە لە ئێستاە ئەم ئاراستەیە ئاراستێکی توندەوە ئاراستێکی باوە و ئاراستەیەکشە پەیڕەوی کراوە بەداخەوە لە هەندێک جێگە و لە هەندێک شوێن توانیوێتی گرفت دروست بکە شەڕی عشیرەت و عشیرە دروست بکە شەڕی ناوچە و ناوچەیەک دروستکە بەڵام تا ئێستاش من زۆر بەوە خۆشحاڵم کە کۆمەڵگەی کوردستانی یا کۆمەڵگەی کوردی لە بەرامبەر ئەم شەڕی بیر و باوەڕ و شەڕی فکری کە بە شێوازێکی سلبی پارتە سیاسیەکان بەکاری ئەهێنن لەگەڵ یەکتریە چ ئیسلامیەکان چ ئەلمانیەکان خۆی گرتو و توانیوێتی ئاسایشی خۆی بپارێزێ پێم وایە گرفتی دروست کردووە بەڵام ئێشتانەی توانی و ئاسایشی کۆمەڵاتی تێک بات بەڵام بڕوام وایە و قەنەعاتی تەواویشمەیە کە ئاسایشی کۆمەڵایەتی لەژێر خەتەرایە گەورەترین کێشە لە بەردەم ئاشتی کۆمەڵایەتی ئێمە خۆگرتنە بە ئایدۆلۆجیاوە بە شێوەیەکی مطلق یان ئێمە ناڵێن ئایدۆلۆجیا نابێ بوونی هەبێ لە هەموو دنیادا ئایدۆلۆجیا بوونی و دەژێ بوونی هەبێ بەڵام پەیوەستبوونی مطلق و ڕەها بە ئایدۆلۆجیا و ڕەفسکردنی بەها کۆمەڵایەتیەکان و بەها ئینسانیەکانی ناو کۆمەلگا ئەمە ئاشتی کۆمەڵایەتی دەخاتە مەترسیەوە چونکە ئەگەر من و تۆ هەر ئایدۆلۆژیایەکی جیاوازیش بین هەر پەڕی و پرۆگرامێکی جیاوازیشمانەوێ دوجار کۆمەڵێک بەهای
گشتی لە ناو کۆمەلگا کۆمانەکاتەوە کۆمەڵی قیەمی تایبەتی من و تۆ کۆمانەکاتەوە کۆمەڵی عادات و تەقالیدی گشتی و کۆمەڵایەتی من و تۆ لە ناو یەک چوارچێوە کۆمانەکاتەوە ڕەنگە دینێکی کۆمان بکاتەوە ڕەنگە فکرێک کۆمان بکاتەوە بەڵام دوجار ئایدۆلۆژیایەکی جیاواز ئەگەر زۆر متەمەسک بین و بیکەین بە خاڵی هەنگاونانمان بۆ مامەڵەکردن لەگەڵ یەکتری ئەوە گەورەترین لەمپەرە و گەورەترین ئەرقەلەی لە بەردەم ئاشتی کۆمەڵایەتە چونکە ئاشتی کۆمەڵایەتی بنیاد ئەنرێ هەر کەسێک بە ئایدۆلۆژیای خۆی بەڵام خطوتە عامەکە کە بەرژەوەندی گشتیە و خطوتە عامەکە کە ئامانجی گشتی کۆمەلگایە کە خطوتە عامەکە کە بەهای کۆمەڵایەتیە کە بەهای ئەخلاقیە بەهای مرۆییە لەناو کۆمەلگا ئەمە ئەبێ هەر ئایدۆلۆژیایەکین لەسەر ئەمە ناکۆک نەبین لەسەر ئەمە هاوتەری بین لەسەر ئەمە یەکتێگەیشتن هەبێ قبولکردنی یەکتریمان هەبێ هەڵکردنمان هەبێ پێکەوە ئەگەر ناشتوانین وەک یەک بین خۆ دەتوانین پێکەوە هەڵ بکەین ئەمە ئاشتی کۆمەڵایەتێکە لە مقولێکە پێمانە لە ئاشتی کۆمەڵایەتی پێمان دەڵێ ئەگەر ناتوانین یەک بین خۆ دەتوانین پێکەوە هەڵ بکەین کەواتە ئێمەش دەمانەوێت لە ئاشتی کۆمەڵایەتی بۆیە گەورەترین ئەرقەلە لە یەکێک لەوانە بریتێ لە ئایدۆلۆژیا متەمەسک بوون بۆ ئایدۆلۆژیا بە شێوەیەکی مطلق دووەمیان بیرکردنەوەی ئەو کەسانەیە کە دەیانەوێت ئاشتی کۆمەڵایەتی بە پێی مەزاجی خۆیان لە کۆمەلگا دروست بکەن چکم زم ئاشتی کۆمەڵایەتیش بنەمای خۆی هەیە ئەساسیاتی خۆی هەیە تۆ ناکرێ من بە مەزاجی خۆم بێم کۆمەڵێک دەستەواژە ڕیسک بکەم بە دوایەکە بڵێم ئەمە ئەبێت جێبەجێ بکرێ هاوڵاتیانی وڵاتەکەم چکم ئەمە ئاشتی کۆمەڵایەتیە ڕەنگە ئەم خاڵانە لەسەر ئەساسی مەزاج یان ئەساسی بەرژەوەندی تایبەتی کەسەکەدا بۆیە ئەم دوو خاڵە من وەکو خۆم بە گەورەترین ئەڵقەری بەردەم ئاشتی کۆمەڵایەتی بینم لەو هەلومەرجەی کە کۆمەڵگەی کوردی لە هەرێمی کوردستان ناتیاژی بوونی حیزبە سیاسیەکان یا پارتە سیاسیەکان بۆ بە بەشێک لە واقعەکەمان بۆیە بە دوو ئاڕاستە توانین باسی پارتە سیاسیەکە بکەین توانین بڵین دوو جۆر ڕۆڵە بین ڕۆڵێکی نێگەتیڤ یا ڕۆڵێکی پۆزیتیڤ ڕۆڵە ئیجابیەکانیان لە کاتێکە گەربێت و سەر بە ئایدۆلۆژیای جیاوازیش بن بە مەرجێک بەها کۆمەڵایەتیە ئەرێنیەکانیان ئیجابیەکان کۆنتترۆڵی پەیوەندی نێوان پارتە سیاسیەکان بکە ئەوە ئەبن بە یەکێ لە مقاوماتی ئاشتی کۆمەڵایەت لە کۆمەلگایە بۆ نمونە یەکتر قبولکردنی پارتە سیاسیەکان ئەندامون لە پارتە سیاسیەکانە بەمانایەوە نییە ئەم پارتە سیاسی کە من یا جەنابەت سەر بۆ پارتە سیاسین تاکە پارتی سیاسیە کە ئەبێ وجودی هەبێ و ئەبێ بە تاگڕەوی بتوانێت دەسەڵاتی خۆی بە زەبری خۆی یا دەسەڵاتی خۆی بسەپێنێ بەسەر هاوڵاتیانە ئەمە حاڵەتێکی سەلبیە حاڵەتی ئیجابیەکەمان ئەوەیە ئەگەر پاشخانی ئایدۆلۆژیشیان فرا ئایدۆلۆژی بوون یان پارتە سیاسیەکان ئایدۆلۆژیەکانیشان جیاواز بن لە پێناو خزمەتکردنی کۆمەلگە و بەرەو پێشبردننی پابند بن بە بەها کۆمەڵایەتیەکانەوە بەوەی پێکەوە ژیان یەکتر قبولکردن چەسپاندنی دادپەروەری کۆمەڵایەتی چەسپاندنی یەکسانی لە چوارچێوەی کۆمەلگایە ئەمانە بنە هۆکاری هاندەر بۆ ئەوەی پارتە سیاسیەکان خۆیان بن بە بەشێک لە ئاشتی کۆمەڵایەتی لەو کاتەدا پارتی سیاسی یەکێکە لە ڕگەزە پێکەنەرەکانی ئاشتی کۆمەڵایەتی لە کۆمەلگەی ئەمەیە لە هەلومەرجە پێچەوانەکەی ئەمەیە پارتی سیاسی ئەبێ بە پێشڕەوی هەڕەشەکردن لە ئاشتی کۆمەڵایەتی کۆمەلگا کە ئەمە دژ بە وەزیفەیان ئەرکە سەرێکیەکانی پارتی سیاسیە وەکو پێکهاتەیەکی کۆمەڵایەتی سیاسی لە پێکهاتی کۆمەلگەی کوردیە لە کاتێکە کە پارتە سیاسیەکان هەوڵی خزمەتکردنی یان پێشکەشکردنی خزمەتگوزاری لە هەر ڕوویەکەوە لە ڕووەکانەوە بێن بە هاوڵاتی کوردی ئەتوانین بڵێن ئەو پارتە سیاسیانیان ئەو هەلومەرجانی کە پارتە سیاسیەکان تیایە ئەژین فعلەن یارمەتی دەرە بۆ بەرقەراربوونی ئاشتی کۆمەڵایەتی لە کاتی ترا کە شەڕی ناوخۆ هەبێت یان ناجێگیری سیاسی و ململانەیە لە نێوان پارتە سیاسیەکانە هەبێت لە چوارچێوەی دەسەڵاتە بێ یان لە چوارچێوەی ئیمتیازاتە بێ یان لە هەر چوارچێوەی یان بەدەستێنانی دەنگا بێ کە ئەکەوێتە حاڵەتی ململانە کێبەرکی ئەگۆڕێ بە ململانێ ئەوە پارتە سیاسیەکانە بنە هۆی ئەوەی کە ئاشتی کۆمەڵایەتی لە کۆمەلگای ئەمە فعلەن لە حاڵەتێکا بێ کە بەرەو مەترسی بڕوات لەمەشە زەرەرۆمەنی یەکەم هاوڵاتیە بە دەرەجە یەکەم بەدوای ئەوە خێزانە بەدوای پارتە سیاسیەکانە و هەلومەرجی کوردستان بە شێوەیەکی گشتگیر هەموویەتی حیزبەکان بە شێوەیەکی گشتی هەمویان بۆ هەدەفێکی تایبەتی خۆیان هەمووشان حەقی خۆیانە کە بگەنە بە دەسەڵاتێکی دیاریکەوە بگەن بۆ دەسەڵاتی خۆیانیان چونکە ئەمە لە بڕەردا ئامانجی هەموو حیزبێکە بەڵام لە دوجاردا وەکو لە ئەوڵیش باسم کرد ئێمە بیر لەوە بکەینەوە کە تەنها مەساڵح تایبەتی حیزبەکان نییە کە ئامان لەناو کۆمەلگای ئەژێنێ مەساڵحی ترێک کە مەساڵحی نەتەوایەتیە پێویستامانە کۆکاتەوە لەسەر یەکتر بۆیە من جارێکتر ئەڵێم و پێویستە ئەوان لە نێوان مەساڵح حیزبی و مەساڵحی نەتەوایەتیە لە نێوان مەساڵح حیزبی و مەساڵح سیاسی گشتەکانە ئەبێ باڵانس دروستکەن حیزبەکان ئەگەر نەتوانن ئەم باڵانسە دروستکەن دوجار ئەوەیە کە بینی کە شەڕی ناخۆ لە نێو وڵاتێکە ڕۆیە دوجار بینی ئەوەی کە ڕوویە کە پەرلەمان داخرا کۆمەڵیشتی تری لەم بابەتی لێکۆتەوە دوجار بینی کۆمەلگا لێکە تراسیەوە تۆ ئەگەر ئەو کیانەش دەبێ بۆ کیانەشی لە دەستپی و ئەبێ ئێستاوانیش بیر لەوە بکەنەوە کە ئێمە ناو
کوردستانە کاتی ئەژین چه هەولێر بێت چه سلێمانی بێت چه دووهۆ بێت چه خانەقی مێمانە هەمویان کەشتیەکەن کاتێکە ئەم کەشتێ لە شوێنێکی خراپە لەنگەری گەر هەمومان هەر لەو شوێنە خراپیان کەس نییە لە ناو شوێنێکی ترا بڵێ وەڵام من شوێنی لەنگەرگرتنەکەم باشتریان ناچونکە کەشتێکە هەمومانی لەسەری وەمان هاوڵاتی ئەم وڵاتین بۆیە ئەگەر بەم شێوەیە بیرکەنەوە میان وەکو هاوڵاتیەکی ئەم وڵاتە بیکەن وەکو هاونیشتیمانیەکی کوردی بیرکەنەوە بیر لەوە بکەنەوە کە مەساڵحی گشتی کۆیان کاتەوە چونکە ئەگەر مەساڵحی گشتی کۆیان نکاتەوە دوجارە بێت چاوەڕێی ئەوە کەین کە ئێمە بیر لەوە بکەینەوە کە عێراقێک ئێرانی یاخود تورکیا گەرش بکاتە سەرمان و ئەم چیانەشمان لەدەست بە و ئەگەر ئێستاش سێریکە بێ حسابن بە شێوەیەکی تر سێری بۆ مەکیانی نەتەوەیەتی خۆیان کەن چیانی نیشتیمانی خۆیان کەن سیرەکە ئێمە 100 ساڵتیە پەڕێ بەسەر سایکزبی کۆیە هەڵوەشانەوەی ئەو پەیماننامە گرنگە نێو دەوڵەتیانە بۆ خۆی جارێکتر هەدەفێکی تر ترسێکی تر کابێ کورکۆ کاتەوە جارێکی تر نەک ئێمە بین لەسەر ئەساسی ئەوەی کە ڕێکەوتنێکی ترسێکمانەیە کە ئەمە دژی حیزبێک یاخود دژی دو حیزب یاخود دژی سێ حیزب نەخێر ئێمە ئەبێ ئێستا بیر لۆکەین و چۆن مامەڵە لەگەڵ یەکتراکەین بە چه عەقڵێتێکەوە بە چه شێوەیەک بۆ قسە لەگەڵ یەکتراکەین مامەڵە لەگەڵ یەکتراکەین پێویستە هەموو حیزبەکان بیر لەوەکەنەوە کۆمەڵی کەس هێل ناو بڵێ شێوازی کارکردنی حیزبی خۆیان بیێنە دەرەوە زانین باوی ئەمانە نەماوە کۆمەڵی کەس ئێستاش بە نەمەتی شەڕی ناوخۆ بە نەمەتی پێشەکانی تر قساکە لە ناو سەرکردایەتی هەموو حیزبەکانەتیایەتی پێویستە ئیتر ئەمە ببڕێتەوە کۆتایی پێبێ ئەبێ حیزبەکان جاییتر ئەو گەنجە ڕۆشنبیریانەوە کەسانە بێنەکەیەوە کە ئەتوانن لێرە مامەڵە لەگەڵ ئەم دۆخە ناسکای بکەن چونکە ئەم دۆخێک لە دوجار ئێمە هەمووانەکو پێوتی ئەگەر بڕۆین کەشتێکە لە هەر شوێنێک لەنگەر بێ لە شوێنێکی ئارامە لەنگەر بیرەوە سەربەخۆیە بۆ هەمومان دەستکەوتە ئەگەر لە شوێنێکی خراپیش بێ بۆ هەمومان دەستکەوت نییە لە هەمومان یعنی هەموو تاکان هەموو حیزبەکان تیا زەرمەندن بۆیە گرنگە لە نێو حیزبەکانە بۆیە گرنگە لە نێو کۆی سەرکردە سیاسەکانە بە شێوازێکی تر بیر لەم زڵفە بکرێتەوە بە شێوازێکی تر مامەڵێکەوە عەقڵێتێک بدۆزنەوە عەقڵێتێک بێ کە تێکەڵەیەک بێ لە عەقڵێکی سیاسی و عەقڵێتێکی فکری چونکە ئەگەر فکر لە سیاست دوابڕێ لە 2010 کۆمەلگایەک بەرهەمێنێک کە ناتوانین سیاسەتی شتیا بکەین.